پاکخستنی بڕیاری دابینکردنی زەوی نیشتەجێبوون بۆ فەرمانبەران لە دەڤەری ڕاپەڕین بە بیانووی کەمی ڕووبەری زەوی لە کاتێکدا هەمان ڕووبەر بۆ ئوتێل و بزنس و پرۆژەی کەرتی تایبەت تەرخان دەکرێت. نیگەرانی و ناڕەزایی بەرفراوانی مامۆستایان و چالاکانی لێ کەوتووەتەوە، وەک ئەوان دەڵێن لای بەرپرسانی سنوورەکە ڕاپەڕین بانێکە و دوو هەوە. تەنانەت بەشێک لە هاوڵاتیان وێنەی نەخۆشخانەی تەواو نەکراوی 291 قەرەوێلەی ڕانیان دانا و لەسەریان نووسیوە نەخۆشخانەی 5 ئەستێرەی. مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی نیگەرانی بەرامبەر تەرخانکردنی زەوی نایاب و گرانبەها بۆ کەرتی تایبەت دەردەبڕن و ڕایان گەیاندووە قبوڵی ناکەن و هەڵوێستیان دەبێت. هەتاکو ئێستا وەک پێویست وەڵامێک ماوەرنەگرتووە هەر دەڵێن زەوی پێویستمان نییە، بەڵام لە هەمان کاتدا زەوی پێویستەیە بۆ شەریکات و کۆمپانیاکان کە ئەمە جێگەی داخەوە بە دڵنیاییشەوە جێگای قوبوڵکردن نییە. پێویستە ئەو فەرمانەی کە لە ئەنجومەنی وەزیران گەڕاوەتەوە ناوی ئەو فەرمانبەر و موچەخۆرانەی تێدایە بۆ ینی شمولی زەوی دەکەن پێویستە بۆیان دابین بکرێ. ئەجا چۆنی دابین دەکەن پێویستە دابین بکەن. تا ئێستا بێدەنگ بووینە لەبەرەوە بێدەنگ بووین هەر چاوەڕێ بووین وەڵام وەربگرن، بەڵام لێرە بەو دواوە کە قەیران لە دوای قەیران دروست دەکرێت، موچە دوا دەکەوێت، بنزین گران دەبێیان هەر زۆرە قەیرانێک دروست دەکرێت. هەمە هەر بێدەنگ بین بەڕاستی ئەو جارە دێنە دەنگ لەسەر تەواو نەکردنی پرۆژە ناتەواوەکان، لەسەر داگیرکردنی زەوی لە ناوچەیە شاخ وێرانکردنی سروشت و شاخی کلکەی کۆڵێن و ئەوانە دێنە دەنگ و بەڕاستی دیکە قوبوڵی ئەو جۆرە بارودۆخە ناکەیت. لێرە لە دەڤەری ڕاپەڕین پرۆژە خزمەتگوزاریەکان بوونەتە قوربانی. نەخۆشخانەی 291 قەرەوێلەی ڕانیا بەڵگەی زیندوی ئەم کەم و کورتیانەیە. پرۆژەیەک لەبری ئەوەی شیفا بۆ نەخۆشەکانی سنوورەکە بێنێت بووە تا کەلاوە و لانەی باڵندە و سەگی بێلانە. لەو لاشەوە هاوڵاتیان لە ناو قەیرانی دروستکرا و بێکاریدا ژیانێکی سەخت بەڕێ دەکەن. لە کاتێک ئێمە دەبینین کە چەندین پرۆژە ڕاگەیەندراوە، پرۆژەکان هەمویان مردن، خامۆش بوونەوە، بوو بە دەڤەری مردووی پرۆژە مردووەکان لەم سنوورەدا. لە کاتێکدا ئێمە دەبینین کەەوە چەندین ساڵە نەخۆشخانەیەکی 200 قەلەوێڕەیی 250 قەلەوێری بەم خەڵکە ڕاوا نابینین تەواوی بکەن. بەڵام هەموو ڕۆژێک کۆمەڵێک زەوی گرانبەها، کۆمەڵە زەوی بەنرخ بە ناوی جیاجیا دەدرێت بە کۆمپانیا بە ناوی جیا بە بازرگانان. لە کاتێکدا ئێمە دەبینین فەرمانبەران هەمویان چاوەڕێی ئەوەن کە پارچە زەوی یەکیان بەسەردا تەوزعگرێت کە مافی شەرعی خۆیانە. ئاخرتخوا و خستەخانە زەرورترە کە چەند ساڵە لێ بۆتە هەیکەلێک ئێستا بۆتە هێلانەی کۆتران دەتخوا گوناانی هەموو پارەی تێدا سەر بکرێت ئەوەی تەواو کا باشتیان ئەوەی، بەڵام هیچیان لە مەسلحەت و بەرژەوەندی میلەتی نییە. مەسلحەت و بەرژەوەندی خۆیان و چیفان و حیزبی خۆیانە، نەک بۆ خەڵکی فەقیر. بەڕاستی بە هیچ شێوەیەکی لەگەڵ خەڵکی فەقیر دانی. ئەگەر دەی خەڵکی فەقیر دابان فەرمون بەنزینن بۆ ئاڵێ دەکەن، غازت بۆ ئەوالێ دەکا، بانێک و دوو هەوا یعنی بەڕاستی دەستیان دەخۆڵ قوشبی ئەو میلەتەی ناوە، دەیانێ بمان خیچێنن، بمان فۆتێنن، ئیشەڵا ئاخیر نەفەسیانە کۆتاییان پێدەی لە کۆڵمان دەبنەوە بە ئیزنی خوای گەورە. دەڤەری ڕاپەڕین کە ڕۆژگارێک سیمبۆلی ڕەتکردنەوەی زوڵم و ئومێدی سەربەستی بوو، ئەمڕۆ بووەتە گۆڕستانی پرۆژەی خزمەتگوزاری و مەیدانی تەخشان و پەخشانی زەوی بە نرخ. پرسیاری خەڵکیش ئەمەیە تاکەی سەرمایی ئەم سنوورە بۆ کەسانی حزبی و دەستڕۆیشت و بەرووبووم بگرێت و بۆ خزمەتی گشتیش وەک بیابان وشک بکرێت. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ڕانیا.